أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصمه، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان، فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وصحبه أجمعين. بنران و بسران و خوشويستان من السلام عليكم ورحمة الله وبركاته. سلام ورحمة خواتان لبه أم كاتوها مكاتكتان باش اللهم اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا يا رب العالمين. خواهي جان للدواء كين لبارقادة بارينوا روجو نجو طاعت و عبادتي أمانگا بيرو زمان لي قبول بفرميتو بكيبتو شويك بو قيامتمان. عزيزان و خوشويستانم لخزمتانا لألقيكي نوي بديداري ويزيز و خوشويست شادة بينوا لبرنامج قرآن، لبرنامجك كهمو الرحمن آبت بو بقرآني بيروز ولمانجي بيروزي فرقان كمانجي بيروزي رمضان زاري چيتر لپایتەختی عێراقەوە هاتوونەتەوە خزمەتان. ئەمڕۆ لە شاری بەغداد لە خزمەتی قورئان خوێنێکی نێودەوڵەتی، قورئان خوێنێکی دەنگخۆش ماشاءڵڵای لێبێ پێکەوە چینە خزمەتی پێتانیە ناسێنین. ئەم قورئان خوێنە بەڵێ خەڵکی بەغدا نییە، بەڵام لە زاری خۆیەوە بابزانین خەڵکی چ شارێکی عێراقە، هەروەها دەستپێکی چوونە نێو ئەم دنیا جوان و پڕپیت و بەرەکەتە لە کوێوە سەری هەڵداوە پێکەوە بەخێری هێنین. زۆر بەخێر هاتنی مامۆستای خۆشەویست مامۆستا محەممەد ئەلجەبوری ئەکەین. خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءڵڵا، موفەق بێت، عاقبەت خێر بێت، دەنگی نەڕزێت. مامۆستا مەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، مامۆستا محەممەد ئەلجەبوری چییە و خەڵکی کوێیە و لە چی شارێک لەدایک بووە؟ سەرەتا سڵاو لێبێ کاک مەحموود، سوپاس بۆ تۆ و سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە جوانە. محەممەد ڕیاز جەبوریم لە دایکبووی 1989
لەدایکبوون و گەورەبوونم لە فەلوجە بووە. ماشاء الله. واتە ئێستا ئێوە هەر لە شاری بڵین لە شاری ئەمبار کە سەر بە پارێزگایەکی سەر بە عێراقا، فەلوجەش یەکێکە لە قەزاکانی سەر بە پارێزگای ئەمبار لەوێدا ئەنیشن. لە ڕاستیدا قەزای فەلوجە سەر بە پارێزگای ئەنبارە کە دراوسەی پارێزگای بەغدادە. نزیکەی 6 کیلۆمەتر لە بەغدادی پایتەختەوە دوورە. ئێستا ئێمە لە شاری فەلوجەدا دەنیشین. زۆر باشە. ئێوە سەرەتا لەکوێوە دەستان کرد بە قورئان خوێندن؟ واتە سەرەتای دەستپێکردنی قورئان لە تەمەنی چەند ساڵیەوە بوو؟ لە ڕاستیدا لە منداڵیەوە توانین بڵین لە قۆناغی سەرەتاییەوە لە 10 ساڵی یان 11 ساڵیەوە یەکێک لە ئارەزوەکانم گوێگرتن بۆ لە قورئانی پیرۆز. لە ڕابردوودا دەستکەوتنی کاسێت تا ڕادەیەک قورس بوو. دەکرێت بڵێیت تەنها دەمتوانی گوێ لە یەک کاسێت بگرین. گوێت لە چێ گرت؟ علما كنت تسمع. والله في البداية كان استماع يعني للتلاوات المرتلة لە سەرەتاوە گوێم لە خوێندنی تیلاوە دەگرت و لەو کاتەدا کاسێتی تەواوی قورئان خوێنان بەردەست نەبوو. بەڵام دواتر کاتێک تەمەنم گەورەتر بوو زیاتر گوێم دەگرت بۆ تیلاوە بەرزەکان، لەوانەش تیلاوەی عێراقی و میسری. بۆ نمونە لە تیلاواتی عێراقی زیاتر حەزت پێ بۆی گوێ لە چێ بگری؟ بە دڵنیاییەوە لە شێخی قورئان خوێنانی عێراقی شێخ حافظ خەلیل ئیسماعیل خوای گەورە بیخاتە بەربەزەی خۆی. ئێستاش هەر گوێی لێ دەگرم. لە قورئان خوێنە میسرەکانیش دەکرێت بڵین لە قورئان خوێنە گەورەکانی پێشوو لەوانە محەممەد سەدیق مەنشاوی و محمود خەلیل حوسەری خوا لێی خۆش بێت. لە هیچ مەقتەعێکە حەزت کردووە تەقلیدیەکێک لە قوڕای عێراقیەکان بکەیتەوە قاریئەکانی تری وڵاتانی تر؟ الحقيقة يعني أنا ما أحب التقليد ولا أجيد التقليد يعني. لە ڕاستیدا من حەزم بە لاساییکردنەوە نییە و لێشی نازانم. دەکرێت بڵین ئەوە شێوازی تایبەتی خۆمە کە لە خوێندنەوەی قورئاندا پەیڕەوی دەکەم. لەبەرەوەی توانای لاساییکردنەوەم نییە و شوێنکەوتەی هیچ قورئان خوێنێک نیم. پێشنیشتان کردووە ئیمامەتیەکان؟ بەدڵنیاییەوە. ئەتوانی ئێستا مەقتەعێکمان لە جۆری پێشنێژی خۆت پێشکەش بکەیت؟ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الفاتحة وبعدها مقطعنا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. يا أيها الناس اتقوا ربكم واخشوا يوما لا يجزي والد عن ولده ولا مولود هو جاز عن والده شيئا إن وعد الله حق فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام وما تدري نفس ماذا تكسب غدا وما تدري نفس بأي أرض تموت إن الله عليم خبير. الله أكبر. نعم. ما شاء الله. الله يحفظك. الله يحفظك شيخ. دەنگت نەڕزێ هەمیشە لەش ساغ و سەلامەت بی
بەڕاستی دەنگت زۆر زۆر تایبەتە. من خۆمێکێکم لەو کەسانەی کە زۆر سەرسامم بە دەنگی جەنابەت. خۆی گەورە بتپارێزێت. خۆشحاڵ بووم بە ناسینی بەڕێزت. مامۆستا محەممەد تا ئێستا لە هیچ پێشبڕکێ و مسابقات و مەحافلێکی نێودەوڵەتی بەشداریتان کردووە؟ لە زۆر پێشبڕکێدا بەشداریم کردووە لە ناوخۆی عێراق. سوپاس بۆ خوا لە 3 پێشبڕکێدا پلەی یەکەمم بەدەستێناوە. بە دڵنیاییەوە دوان لە پێشبڕکەکان با سپۆنسەری تۆڕی هەواڵی عێراقی بوون. یەکەمیان پێشبڕکێکی خوێندنەوەی تەرتیل بوو بە شێوازی عێراقی کە ئەتیایدا پلەی یەکەمم بەدەستێنا. ئەوی تریش بریتی بوو لە بانگدان بە شێوازی عێراقی. سوپاس بۆ خوددا لەوەشیاندا پلەی یەکەمم بەدەستێنا. پێشبڕکێی سێمیش بە سپۆنسەری کۆمەڵی ئادابی ئیسلامی بەڕێوەچوو کە تایبەت بوو بە تەجوید بە شێوازی عێراقی. کاتیایدا پلەی یەکەمم بەدەستێنا. سوپاس بۆ خوا، خوددا بتپارێزێت. هەروەها لە ڕابردووشدا بەشداری چەند پێشبڕکێیەکم کردووە کە یەکەم نەبووم، تەنها پلەیەکی ئاساییم بەدەستێناوە. ئەو فەرمودەیەکەیە فەرمێ إن الله يرفع بهذا القرآن أقواما ويضع به آخرين. ويضع به آخرين. واتە بەم قورئانی پیرۆزە کۆمەڵێک خەڵک سەر ئەخا و سەربەرزیانەکە و کۆمەڵێک خەڵکی تر سەرشۆڕەکە. داواکارین لە خۆی پەروەردگاری مەلەوانە بین کە يرفع بها أقواما إن شاء الله يملون بينك خواب لما برزكاته بالقرآن إن شاء الله. إن شاء الله. الله يحفظك. تسلم. جزاك الله. إن شاء الله. الله يبارك. بما خوشة جوابيستي تناتي تربين بشوازي عراقي بس بما بقول لتصير شو مقامك أي خيني؟ والله مقام الحجاز نقول. نعم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. والله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. صدق الله العظيم. بێگومان ئەمە مەقامی حیجاز و بەیاد بوو. خدا بتپارێزێت. والله إبداعت کرد بەڕاستی ئەدایەکی زۆر زۆر. تسلم. الله يحفظك شيخ محمود. الله يعزك. لە کەسوکار بنەماڵەی خۆت خوشک برا کوڕ
چێتان هەیە قارئ قورئان بێ؟ وەک ئەوەی دەنگێکی خۆشی هەبێت نیمانە، بەڵام لە ڕابردوودا باپیرم لە مزگەوتی گەورە بانگبێژ بووە، باوکیشم بانگبێژە، بەڵام دەنگیان هەر ئاساییە. ئێوە بانگیتان فەرمووە حتما تو مؤذنين حتى في الجامعة. أكيد نعم. سنوات طويلة. شوازي بانگدانتان چۆنیە؟ ئەتوانم بە حەوت مەقامە سەرەکیەکە بانگ بڵێم کە ناسراون، بەڵام ئەو بانگەی زۆر دووبارەی دەکەمەوە بریتە لە بەیات و حیجاز. ئەگەر بە مەقامی نەهاوەند بانگ بفەرمی مثلا مەقامی نەهاوەند با من مثلا مەقتەعێک لە بانگەکە بڵێن أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله طوالي كمل حي على الصلاة حي على الصلاة أحسنت وأبدعت ما شاء الله دەست خۆش بێت. طبعا من هەر وەکو نمونەیەک کە باسی مەقامی نەهاوەندم کرد هەر بۆ ئەوەی جیاوازی لە مەقامەکان دەرخەین. طبعا مەقامی نەهاوەند هیچێکە لە مەقامە سەرەکیەکان و مەقامێکی زۆر زۆر خۆشە. بە دڵنیاییەوە وایە ڕاستە، بێگومان دەکەوێتەوە سەر زیرەکی بانگبێژەکە یان قورئان خوێنەکە. هەر کەس مەقامە جوانەکان بەکاربێنێت و بیخاتە نێو بانگەکەیەوە بە دڵنیاییەوە تابلۆیەکی هونەری لێ دەردەچێت کە بێگومان دەنگی خۆش ڕۆڵێکی گەورەی هەیە لە ڕاکێشانی خەڵکی بۆ مزگەوتەکان. چی مەقامێک زۆر بەلای خۆتەوە خۆشە؟ زۆر حەزت لەو مەقامەیە؟ ئەوەی لە دڵی خۆمەوە نزیک بێت مەقامی بەیاتە، حەزم لێتی و هەمیشە پێی دەخوێنم، بە تایبەتی لە نوێژدا. دوای بەیات؟ نعم. بعد البيات؟ البيات يعني والحجاز. بەیات و حیجاز و دەکرێت بڵێن عەجەمیش، مەقامە سەرەکیەکان بە زۆری بەکارهێنم. زۆر باشە. بەشێکی تر حەزمان لێ جوما لە دەنگت بێ هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنی إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها والله سميع عليم. الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور والذين كفروا أولياؤهم الطاغوت يخرجونهم من النور إلى الظلمات أولئك
أصحاب النار هم فيها خالدون صدق الله العظيم. ما شاء الله. الله يحفظك شيخ. طبعا سرتها بمقام السيقا دستت فيك دو مقام سيقا ومع شوية حجاز سێگا و کەمێک حیجاز و کەمێکیش سەبا دەکرێت بڵین منسووری و سەبا منسووری بوو زۆر کەم. مقطع صغير. أحسنت أخطأي منصور. بسم الله الرحمن الرحيم طه ما أنزلنا عليك القرآن لتشقى. الله. أما هو صبا صبا. إلا تذكرة لمن يخشى تنزيلا ممن خلق الأرض والسماوات العلا. بوبا منصوري؟ منصوري نعم. أحسنت. الله يحفظك. الله يحفظك شيخ. ما وصل ئێستا تەواصلتان لەگەڵ قڕائی لەگەڵ مەشاهیری قڕائی عالم هەیە واتە لە ناوەوەی بەغدا لە دەروی بەغدا هیچ تەواصلێکتان هەیە لەگەڵ قارئەکانی تر مع المشاهير العراقيين يعني لو عێراقیەکان و غێری عێراقیەکانیش؟ بۆ عێراقیەکان دەتوانم بڵێم پەیوەندیم لەگەڵ تەواوی قورئان خوێنانی عێراقی هەیە لە هەموو ناوچەکان. پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ زۆربەی قورئان خوێنانی عێراقی. بەڵێ تەنانەت لە ناوچەکانی کوردستانی ئازیز پەیوەندیم هەیە لەگەڵیان لە بەغداد و لە باشوور و لە هەموو ناوچەکان. في بغداد وفي الجنوب المناطق كل هاتووی بۆ کوردستان وایە؟ نعم. جێت کوردستان؟ يعني جيت أكثر من زيارة. زیاتر لە جارێک هاتووم بۆ کوردستان نزیکەی 2 ساڵ و نیو لەمەوبەر. بۆ کوردی فێر نەبووی؟ يعني ما احتاج پێویستم بە فێربوونی کوردی نەبووە لەبەرەوەی هەموو برا کوردەکان بە ئاسانی و بێ هیچ کورسیەک بە عەرەبی قسە دەکەن. ئەزانی هۆکاری ئەوە چییە؟ لەوانەیە لەبەرەوە بوو بێت کە عەرەبی زمانی قورئانە و ئەوانیش خۆشیان ویستووە فێری بوون. لە خۆشەویستیان بۆ ئاینی پیرۆزی ئیسلام وای کردووە کە زۆربەی خەڵکی کورد هەوڵ بدە کە خۆی فێری عەرەبی بکە و بە عەرەبی قسە بکە. یعنی من حوبهم جاریشکەش هەندێک کە قورئانمان گوێ لێ بێ سوپاسە دەکەین ئەگەر بەشێکی تر قورئانمان بۆ بخوێنی پێشەوەی خاتیمەی بەرنامەکە بکەین إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا. اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا. ليعذب الله المنافقين والمنافقات
يعذب الله المنافقين والمنافقات والمشركين والمشركات ويتوب الله على المؤمنين والمؤمنات وكان الله غفورا رحيما. صدق الله العظيم. ما شاء الله، أحسنت. الله يحفظك. پێم نەرزێ بەڕاستی بە چێژ بوو. مامۆستا شارەزایت لە مەقامات باشە، واتە هەموو مەقامەکان ئەزانی؟ الحقيقة المقامات يعني هي المعروفة. لە ڕاستیە حەوت مەقامە سەرەکیەکە بەڵێ لەم دوایەشدا مەقامی کوردیان بۆ زیاد کردووە کە جیابووەتەوە لە مەقامی بەیات. سوپاس بۆ خوا هەمویان دەزانم. طبعا الحمد لله أجيدها كل مەقامی کورد و تبێتی ئیلاوێ و کوردەش زیادکەنێنی. لا هو مقام الكرد نا ئەو مەقامە زۆر نزیکە لە مەقامی بەیاتەوە، پێشتر بەشێک بووە لە بەیات. أو فرع من البيات بس یا نەتوانین بڵین لقێک بووە لە بەیات، بەڵام بەهۆی زۆر بەکارهێنانیەوە لە گۆرانیەکاندا و لە بەرەوەی جەماوەرێکی بەرفراوان و گوێگری زۆری هەیە، مەقامی کورد جیابووە و بووە مەقامێکی سەرەکی. بڵێ سوپاس بۆ خوا ئەو حەوت مەقامە سەرەکیە دەزانم لەگەڵ هەندێک لە لەقی مەقامەکان، بۆ نمونە بەیات و بەشێک لە لەقەکانی. بەڵێ ئەوەندەی من بزانم جەنابەت هەر لە قورئانە بەڵکو لە ئینشادیش هەم دەورت هەیە، ینی سرودبێژیشی لە مەحافیلا زۆر بینیومی. طبعا هو المقام لا شك يعني هو رسالة. بێگومان ئەو پێگەیە پەیامێکە، چونکە بە تایبەت کاتێک سرودبێژ هەندێک وشە هەڵدەبژێرێت کە ئامانجێک یان واتایەکی بەرزی تێدا بێت. جگە لەوەش دەنگەکە هەیە کە ئەویش پەیامێکی کاریگەرە لەسەر خەڵکی، کاتێکیش دەنگی خۆش و پێشکەشکردنی جوان لەگەڵ وشەی باشدا کۆ دەکرێتەوە، ئەوە پەیامێکی جوان دەگاتە گوێگر. ڕاستەوخۆ بچمەنێ و سرودەکەەوە یان سەرەتا بە هۆنراوەیەکی مەواڵ دەست پێ بکەم. خۆی بە مەواڵ بێ باشترە. أهاجك العذل أم ضاقت بك الحيل أم نار وجدك في الأحشاء تشتعل أم هل شممت عبيرا من منازلهم أم هل تذكرت يوم البين إذ رحلوا يا طيبة الطهر يا ربعا أقدسه يا طيبة الطهر يا ربعا أقدسه عسى يداهمني في بابك الأجل يا طيبة الطهر هل ألقاك ثانية في ساعة غاب فيها كل من عذلوا يا رياح السائرة نحو الحبيب يا رياح السائرة نحو الحبيب سلمي لي عن النبي واتباعه
من غرام زايد بقلبي اللهيب، لو أزور الطيب كل وجاعة. يا رسول الله يا طب القلوب، أبعث أشواقي إليك ويا الهبوب. أبد ما ألوم اللي يحبك لو يذوب، يقصر بعمره إليك لو باعه. يا رياح السايرة نحو الحبيب، سلمي لي عن النبي واتباعه. من غرام زايد بقلبي اللهيب، لو أزور الطيب كل وجاعة. ما شاء الله تبارك الله الرحمن. يسلمك، الله يبارك بعمرك. يا ربي دەنگت نەڕێت جارێکی تر بەخێر بیتەوە. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. من کۆتایی بە بەرنامەکە دێنم لە ختام و میسک ئینشاءالله چەند ئاەتێکی تر بە چەند ئاەتێک کۆتایی بە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکە دێنین. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان. تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم لە دوعای خێر بە بەشمان مەکەن لە شاری بەغدا و ئەمەڵقەیەمان پێشکەشکردن بە ئومێدی دیدار ئینشاءالله. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب، الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم، ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا. ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد.
صدق الله العظيم.